دەست و چای ئێوەش خۆش دەستان خۆش بێ و وڵی داواکاریمان ئەوەیە هاوکارمان بێ قایم قامێتی کۆیە بەڕاستی هەموو سەحمۆیلەکان تووشی زەرت بووین لەبەرەوەی هەموو شتێکمان ئێمە سەر بە هەولێرە یعنی داوا دەکەین هاوکارمان بێ سعریمان گازمان بۆ فەرقە بێ لەگە هەولێر سا لە هەولێرێ چەند سەعات کارەبا بدرێ وەک بێم بۆ حیساب دەکا بە هەموو من شتێکم دەبێت ڕاکەم بۆ هەولێر گازم بۆ دێ لە هەولێر ڕۆنم بۆ دێ لە هەولێر هەموو شتەکەش دوو قات بەرامبەر گران بووە ئەمە دەمانەوێت حکومەت هاوکارمان بێ نا بە کورتەکەی کاک ئەمە ئیش دەکەین ئیشەکەشمان قازانجین ینی هیچمان پێ نابڕێکە هیچمان پێ نابڕێ لە پارەی خۆمان دەبی مۆیلی چاکەینەوە شتێکەوەش پێمان ناکرێت پێمان ناکرێت ینی ئەگە حکومەت هاوکاریەک نەبی پێمان ناکرێت لۆ مارە خۆمانە کارەبامان پێدابین ناکرێت ینی کە گاز گرانبی ئە من چەند کولۆ بچمە ناو ینی ئەو مانگەتە تا لۆ حساب بکەم 12 ملیۆن نیوم خڕکردیتەوە 11 ملیۆن لۆ گازی سووە ملیۆن نیوە بە مشەغل و بە هەموو ئەشکان وشتەوە ئەوە بۆ کاکە بە کورتەکەی لۆمان دەرنانی و پێمان ناکرێت ئەگەر حکومەت چارەکمان لێ دەکات لێ بکە ئەگەنا بە پێمان هەگری چمان لێ دەکات لێ کەمە گازمان کە ئەمە کاتی خۆی گازمان لە حکومەت وەردەگرێت لە گاز هاوکارمان بوو ئەمە بە هیچ شێوەیەکی کێشەمان لەگەڵ پارەی مۆلیدەش نەبووە کەمترین سەعریشان داینێ ئێستا داواکاری ماگە گازمان داتی هەرمان عەتمان نییە کێشەی گازمان لۆ هەڵ دەکای کێشەمان نییە زەری بەمان لەسەرە زەری بەشمان لەسەر لاداتن ئەمە هیچ کێشێکمان نییە لەو حالەتە ئەو داخستنەم قازانسترە لەوەی بیکەمەوە ناشکرێتەوە باشە لە کوێ چەند مولدەیە هاوشێوی ئەمە بۆ 54 مۆلیدەیەوە کاگازات مەسوولی هەموو مۆلیدەکانی کوێیە بە بڕیاریوی هەموو مۆلیدەکان قفری لێدرایە و کەسیش نایکاتەوە بەتەمانژنین کەس ئەوی بە شێوەیەکی سادەتێ بۆی هاوڵاتی تێ بگە لە پەیامەکەتان شتێکی کورتترمان پێ بڵێ بەڵام بە سادەی ئەگەر حکومەت هاوکارمان بی لە گاز هاوکارمان بی لە مەسەلەی زەری بە قەت نەمانداوە لە ئاخیری زەری بەشی هایشتینە سەرێ ئەمە کە ئەو کێشانەمان لە کۆرکاتەوە بە هەر سعرێکمان گازمان داتی هەر سعرێک ئەمە لەگە گەلی نا ئەوەی میلەت بی لەگە کورد بی ئەمە لەگە کوردی مۆلدێ ڕوتێکە قسەی بکە برێ پێ ناکە